خواهی گەورەتان لێبێ. السلام علیکم ورحمة الله وبركاته. امیدوارم لە پەروەردگار طاعەت و عیبادەتی ئەم مانگە گەورەیە لە هەموو لایەکمان وەربگرێت، قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحمانە، ژیانمان بۆ خۆشکا پەروەردگار، ئەپاڕێمەوەرەی گردنی هەموومان ئازاد بکا لە ئاگری دۆزەخ بە بەهەشتی پانبەری شادمان بکا. اللهم ئامین. ئیماندارانی خۆشەویست، ڕەمەزان خۆتان ئەزانن گەورەیە، زۆر جار باسی فەضائیلی کراوە، بەڵام من ئەڵێم ڕەمەزان فرسەتە بە ئەم فرسەتە ئەم هەلەیە لە دەستی خۆمان دەدەین. سوپاس بۆ خوا گەیشتینە ڕەمەزان، دووەم ڕۆژی ڕەمەزان هاین بۆ ڕۆژوو، سوپاسی خوای ئەوێ توانیمان سپاس بۆ پەروەردگار شەو نوێژی بکەین کە دوو شەومان بردەسەر، سپاسی خوای پەروەردگاری ئەوێ. شهر رمضان الذي أنزل فيه القرآن. إيمان داران هەدەکەم ئەو فرسەتانەی لەم مانگایە باسی کەم بۆ خۆم و بۆ ئێوەش بۆی زیاتر هوشیارتر بین، لەم مانگا خەریکی ئەمانە بین. ئەم مانگە ئەو مانگەیە کە قورئان دابەزیوە. کێ دایبەزاندووە ئیمانداران؟ کەمێ لەگەڵ مابەنەوە دڵ. جبريل عليه السلام لحول طبقي آسمان وهاتو تخزمتي في غمري خوا صلى الله عليه وسلم لقل في غمري نازدارا صلى الله عليه وسلم أو قرآنان بيكو ختم كردو كاتيتو بسم الله أكيدي لختم قرآن أو ياد وليد لفكر نشيك جبريل في غمر دانشتون أو قرآنان لبداية وتانية. هاي لشكاري تي قولة كاري پێغەمبەر جێبەجێ، کاری جبریل عەلەیهی السەلام جێبەجێ ئەکەی لە حەوت تەبەقەی ئاسمانە خوا نوێنەری ناردووە بۆ لای پێغەمبەری خوا فەصل. ئەو قورئانەیە لەم مانگە پیرۆزە داوەتی. شهر رمضان الذي أنزل فيه القرآن. بەشێکی گەورەی ڕەمەزان بۆ ئەو قورئانەیە. وریابن نەکەن ڕەمەزان بڕوا و خەتمە نەکەن، ئامان و سەد ئامان نەکەن ڕەمەزان بڕوا و خەتمەی مبارەکی قورئان نەکەن. ئەوەی ئەزانێ بخوێنێتەوە، ئەوەی نازانێ دانیشێ بەس گوێی لێ بگرێت، ئەوەی خوێنەواری نییە بەس دەست بێنێتە سەر بیتەکانیە، سرەکانیە، سەترەکانیە، هەر خوای گەورە بۆ دەنووسێ. جارجار قورئانەکە بکەرەوە بۆ بەرەکەت، تەماشایەکی بکە بەیانیان و ئێواران. شەوان ئەم مانگە مانگی دەرچوون نییە، ئەم مانگە مانگی دەعوەت و دەعوەتکاری نییە فرە، ئەم مانگە مانگی میێوانی نییە. تۆ میێوانێکت هاتووە لە ماڵتا، مانگی ڕەمەزانە، چۆن دڵت دێجێی بێری؟ ئەو مانگە ئەو خەڵاتەی خوایە کە ناژێتی بۆ تۆ بۆ من. ئەمجا ڕەمەزان هاوارمان لێکە کوان ئەوانەی ئەهلی خێرن، ئەقبیل پەلە بکەن، کوانەی منەی خێرەکەن دەپەلە بکەن. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کوانەی ئەهلی شەڕن دەپەلە بکەن، واز بێنن لە شەڕەکەتان، لە خراپەکەتان وازی لێ بێنن. ئەمە پێغەمبەری خوا ئاوامان پێڵێ ئیماندارن. کەواتە ئێمە ئەگەر ئەهلی خەیرین نەوێت خێرەکان لە دەستمان بچێ، مناقەسە بکەین لەسەری هەمووی. خۆشە من دوێنێ ئێوارە ئەو دەستجانە مەبینی، ئەو مناڵانە مەبینی، ئەو پیاوە ئیسپیانە مەبینی، شەڕیانەکرد لەسەرەوەی ئەوێ پاککەنەوە ئەو سترەکە داخام دایز. وەڵڵاهی ئەو مەشهەدە لێ درێ لە قیامەت، وەڵڵاهی هەموو مەشهەدەکانمان بۆ لێ درێ و کاتە لە باشتا پاڵە داوەتەوە و تەماشای خۆ دەکەین. خوای پەروەردگار پێت ئەفەرمێت تەماشاکە ها لە ڕەمەزانە چیتە کرد، دەقێدا نانیشتی، ئەو ئاوی تەوزیع کرد، ئەو ئاوی ئەهێنا، ئەو نوێژی ئەکرد، ئەو قورئانی ئەخوێند، ئەو لە ماڵا قسەی شیرینی ئەکرد بۆ مناڵەکانی، هەموو شتەکان، ئەو لە دوکانە یارمەتی هەژار و نەدار و لێ قەوماری ئەدا، ئەمووی لێ درێتەوە ئیماندارانمان. ئەمانەوامان لێکا دڵمان زۆر خۆش بێت. ڕەمەزان فرسەتە لە دەستی نەدەین ئیمانداران. بەرەکەتێکی تر ئەمڕۆ ئەم جومعەیە یەکەم جمعی ڕەمەزان، هەتا جومعەکەی تر چی تاوانت کردووە لە بینی داڕوا؟
بۆ دڵمان خۆش نەبێ بەم ئاینە پیرۆزە کە هەمووی بەرەکەتە نازانین لەکوێوە دەستی پێ بکەین. خوای گەورە ئەوێتی دانە بەدانەمان بخاتە بەهەشت مەگەر خۆمان نەمانگەرێک بێ بەخوا. لە پێغەمبەری خوایان پرسیەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ بۆ ئومەتەکەت چۆنی؟ فەرمووی شوێنێکی تاریک هیچ ڕۆشنایی تیان نییە، یەک ڕۆشنایی نەبێت. ئەو ڕۆشنایە کە ئەگەر هەبێ هەرچی مێشێ ئەچێ بۆ ئەوێ، بەڵام ئەڵێ ئەو ئاگرە بەهەشتە، ئەو ڕووناکیە عەفوو باشتە، ئەو مێشانەیەوانەیشی دێن گەرێ ئەوە ئومەتی منن کە منیش بەردەمیان ئەگرم بۆی نەچن بۆ دۆزۆخ. ئاوا باڵ ئەکەمەوە بۆی ئەڵێ هەندێکێ لەژێر باڵمەوە چێ لە بانەوە چێ ئەوانە چی لێ بکەم هەرچی یەکەم نایگرمەوە هەر ئەڕوا خۆی ئەڕوا. پێغەمبەری ڕەحمەت نایێ ئومەتەکەی بچێوە باش. بۆیە ئیماندارانی خۆشەویست، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەموو شەوێک لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئینە لیلای فی کل یوم وەلیلەة، هەموو شەوێک ڕۆژێک عتقاء من النار في شهر رمضان، کۆمەڵێک لە ڕۆژدا و کۆمەڵێک لە شەودا خوای گەورە ئەڵێ ناوی ئەمانە تۆمارکەن، ئەمانە ڕزکەن، ئەمانە گەردەنیان ئازادێدا بێتەوە لە ڕۆژدا و لە شەودا. بەرەکەتی ڕەمەزان بەس ڕەمەزان وایە ئیمانداران، دوای ڕەمەزان ئەمە نامێنێت. و پاشانش ڕۆژوبوون شایەتیە بۆمان. فمن شهد منكم الشهر فليصم. هەر کەسێک گەیە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ ئێکردمان خوایە گیان ئەی چیمان بەرەکەوێت؟ بني الإسلام على الخمس، أي سلميني کە ئێمە مسلمانین بە بەڵگەی حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پایەکانی ئیسلام یەکێ لەوانە ڕۆژووە. بەختەوەری خوا ئەمری پێکردی بە ڕۆژوو بین، جوابی خوامان داوە بە ڕۆژوو بین. پێغەمبەری خوا فەرمووی هەر کەسێ بە ڕۆژوو بێت ئەوە ئیسلامە، مسلمانە، شایەتی بۆ بدەن مسلمانە. ئێمە شایەتی بۆ دەدەین کە مسلمانی خۆشەویستان. یەکێکی تر لەو فرسەتانە و لەو شتە جوانانەی ئەم ئیسلامە، من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر بەمانی ڕەمەزان و ڕاناوەستێ خوای پەروەردگار ئەم پێغەمبەرە نازدارەی ناردووە بەس قسەی شیرین دەرەچێ لە زمانی مبارەکەوە، بەس وشەی جوان دەرەچێ، بەس کرداری جوان دەرەچێ. ئای چەنێ شەیدای مبارەکی دەم چاوی پێغەمبەرین کە بیبینین لە دنیا و لە قیامەت. ئای خۆزگەم بەو کەسەی کە لە خەوای بینێ. ئەمە باشکردنێکی ئەبێ لەو ڕۆژەدا کە ئەگەیتە خزمەتی چی ڕۆژێک بێت، ئەبێ پێغەمبەری خوا ببینی چەنێ جوان بێ، لە وەسفا باس ناکرێ، ئەبێ لە بینینی حەقیقەتا چۆن بێت. خوای گەورە هەموومان بگەێنێتە ئەو لەسەر حەوضی کەوسەر و شادمان بکە لە بەهەشتا ببینینی خوای پەروەردگار. هەر کەسێ لەیلەة القەدر شەوانی تەراویح لەگەڵ ئیمامە بکە و تەواوی بکە، و هەر کەسێکش ڕەمەزان بە جوانی بگرێت، ڕۆژی مانگی ڕەمەزان بە ئیمان بە جوانی بگرێت لەو ما تەقەدەمە من ذەنبه، بە ڕۆژووبی ڕۆژەکەی بە جوانی بگرێت. خوای گەورە خۆشە بێت ڕاویحەکە بکەیت هەتا بانی شەو نووژیت بۆ دەنووسێت. ئەمە یەکێ لەو بەرەکەتانەی تر. بەرەکەتێکی تر ئەوەیە فرسەتێکی ئەوەیە قورئانە ئیماندارانی خۆشەویست. ئەو قورئانە ئێستا دەنگی لێوە نایێت. ئەو ڕۆژوەی گرین دەنگی لێوە دێن مسڵمانەکان، دەنگی لێوە دێنە. ئەو قورئانەی دەنگی لێوە دێن بەس لە قیامەتە ئەوە بێدەنگ نابێت. الصیام پێغەمبەری خوا فەرمووی والقورئان یشفعان لصاحبه. ئەو قورئانە دێ لە ڕۆژی قیامەتە شایەتی بۆ دەن. ئەڵێ خوایە گیان ئەمە لە ڕەمەزانە کەم ئەخەڵن، کاتەکانی هەر بەمنەوە مەشغوڵ کردوون، تێ شایەتی باشە بۆ دەدەن. ئەم ڕۆژبۆی گری دێت قسە ئەکا و شایەتی ئەڵێ خوایە لەگەڵ بانگی بەیانیە حەتا ئێوارە 30 ڕۆژ من شایەتی ئەدەم ئەم عەبدەی تۆ بە ڕۆژوو بوو. لەبەر ڕەدامەندی تۆ کەسی لا نەبووە خومی ئاوی نەخواردەوە، لە ترسی تۆیە خوایە. بۆیە ڕۆژوو گەورەیە، ناتوانین ڕیای پیا بکەین، ناتوانین هیچ بکەین، بەینی خۆت و خوایە. هەموومان دەتوانین ئێستا نان بخۆین بە دزیەوە، هەموو
خاتری الله ئەوە گەورەترین ئیمانە هەمومان لە ترسی خوا قومیاو ناخۆین ئەو دایکە بەڕێزانەمان ئەو کچە جوانانەمان بۆچی تەنانەت چێشتشەکەن ئامادە نین شەرع ڕێگای داوە تامی بکەن بەڵام لە ترسی ئەڵڵا گیانە تامی ناکەن تۆ بڵێ ئەمانەکەم بێ لای خوا نەبەخوا زۆر گەورەیە ئەبێ زۆر ئێمە دڵمان خۆش بێت ئیمانداران خاڵێکی تر ئیمانداران پاڕانەوە زکر لە فقی دەکرد بەیانیان موقفێکە بۆ دوعا و پاڕانەوە بچنە شوێنێک با لە ماڵا شوێنێکتان هەبێ ئەم مانگە بۆ عیبادەت بەس خۆت و خوا دوور لە مناڵ دوور لە ژن هاوە پیاوچاکان ئەوانە چوون جاران بۆ شوێنێک تەنیا بوون لە مانگی ڕەمەزان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەهاتە مزگەوت ماڵەکەی لە ناو مزگەوت و مزگەوتی مناڵەکانی جێیەکدا تۆ غورفەیەک دانەبەین خۆت و خوا شەوانە جارجار دوور کات نوێژ بکەن بینی خۆت و خوا دەست بەست کەرەوە بە تۆ چیت هەیە لەگەڵ یاقسە چەندێ خۆشە چەندێ لەزەت هەیە ئەم عیبادانە بە تەنیا زۆر لەزەت هەیە بڕواتان هەبێ ئەگەر ئەمە لە دڵتا دامێ ئەو کاتە قەت تەرکی ناکەن چیت هەیە لەگەڵ خوا گفتوگۆ بپارێنەوە چی احتیاجێک هەیە خوای گەورە تێتا تەبەقەی یەکەم هاوارمان لێ ئەڵێ بەندەکان چیتان گەڕێن کێ تەوبە ئەکا با لێی خۆش بوو کێ احتیاجێکێ با احتیاجەکەی بۆ جێبەجێ کرد هەرچیتان هەیە ئەی ئومەتی محەممەد ئەوەتا من هاتووم ئێوە دەکەوت ئەو کاتە ئێمەش بێ ئامادەبین بتەبین بە تایبەتی لە ڕەمەزان نەکوا لە ڕەمەزانە شەوان بکەینێ شەوانی نەخەوتن بەڵام لەگەڕیان لە دەرچوون زیاتر خەریک فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیەکان واسی لێ بێنن کاتی بۆ دانەکار سەعاتێ دوو سەعات بەسە بڕۆ گفتوگۆ بکە لەگەڵ خوایە ئەم مانگە ئەو مانگەیە ئیماندارانی بەڕێز کێ ئەڵێ ساڵێکی کردێت کەس نازانێ بەخوا ئیماندارانی خۆشەویست ساڵێکی کرد لەو خاڵانەی کە ئێمە فرسەتە و لەدەستی نەدەین ئەوش ئەوەیە پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم ڕوحمان بە قوربانی بێت لەم مانگا زۆر سەغیر بووە خوا سەغیر بن ئیمانداران وەڵڵاهی هەر ماڵێک سەغیر بێ خوای گەورە دەوڵەمەنێت وەڵڵاهی کەم ناکات خوا چاوتان لەو مناڵە چاوگەشانە بێکە هەتیون باوکیان خوا چاوتان لەوانە بێکە فەقیرن هەژارن نەدارن بەڵام هەژار و نەدارێکی ڕاستەقینە چاوتان لێ بێ چاوەڕێی دەستی ئێوە دەکەن چاوەڕێی هیمەتی ئێوە ئەکەن ئەوە کەسیان نییە بێ کەسێک بەڵام ئێمە ئەدەبینە کەسە مناڵێکی هەتیوتان بینی دەست بێتە سەری ئەتەوێت دڵت دەرم بێت بەوە دەری شتێکی جوانی بۆ بکڕە هەموو ڕۆژێ ماڵێ بخە خەیاڵێ شتێکی بۆ بەرە چۆن هەموومان مزگەوتەکانمان لە یادە بگەڕێ هەموو ڕۆژێ ئەگەر چی بکەم من ئەمڕۆ فڵان ماڵ شتێکی نییە بەکفێی بەبووی بۆیە ئەمە زۆر گەورەیە وەکانە النەبی صلی الله علیه وسلم ئەجود الناس فی رمضان ئەو پێغەمبەری کە دوو مانگ ئاگر لە ماڵیان کراوە سێ ئەو پێغەمبەرە سێ ڕۆژ و سێ شەو بەردی بەستە دەزی بەڵام دەبات ئەمەش هەر سەغیر بوو هەر ماڵی خۆی نەبوو ئیماندارانی خۆشی هەر کەسی هات بۆ لاتان بەڕوویەکی خۆشەوە دەخبەڕێی کرد تووڕە مەبنی ئیماندارانی خۆشی چونکە بۆ ئەفەرمێن ئەسڵم و جون وەسەدەقەت و ئەو سەدەقەی کە دەیکەن چییە پێغەمبەری خوا ئەفەرمێن تاوانەکانتان ئەسڕێتەوە وەک ئەوەی ئاوێ بکەیتە سەر ئاگرێکە ئاوێ بکەیتە سەر ئاگرێ پێغەمبەری خوا ئەفەرمێن عەلەیهی سەڵات وەسەلام خاڵێکی ترمان ئەوەیە خۆمان بپارێزین ئیمانداران ئاین بە ڕۆژوو دڵمان ریابی بگرین هیچ نەڵێن ڕۆژەکەمان بەتاڵ بێت وی علەمایان لە هەندێک کردەوەی خراپ ئەڵێن ڕۆژوو بەتاڵە بە تایبەتی غەیبەت بڕێ علەما ئەفەرمن غەیبەت هیچ یعنی جێی ناگرێتەوە تەنانەت ئەگەر لە ڕەمەزانە غەیبەت بکەی هەندێک لە پیاوچاکان ئەفەرمن غەیبەت ڕۆژەکەت بەتاڵە ئەبێ وریابی هەرچی خراپە بەعام دەممان چاومان گوێمان دەستمان کردارمان ماڵمان هەمووی لادێ بۆی نەیکەی بە تایبەتی لە ماڵە ئەو دەرای ئەو زنجیرە سلیمانەی کە لێدێ نایبێ وەختی نییە ئیمانداران ساڵێکی ترمانەوەی ئیماندارانی خۆشەویست کە خۆمان بپارێزین لەوەی کە
هەرچی خراپە بۆ خۆمان و ماڵ و مناڵمان بۆ هەمووش. تەوبەکردن خۆشەویستان، تەوبەکردن یەکێکە لە سیفاتی باش. تەوبە بکەین، تەوبەی ڕاستەقین. ئەو دەنجە جوانانەی کە ڕۆژوو دەگرن ئەمساڵ ڕۆژیان گردە، ئێمە ئەبێ ئەوانەی هەز لە دووە بە ڕۆژین یا بە تەمەنەکان یان دێن بۆ مزگەوت نوێژ دەکەن، ئەبێ بە چاوێکی چاکتر و باشتر سێرە بکەین. قەت تووڕە نەبین لێیان دەستخۆشیان لێ بکەین، پشتیان بگرین، هانیان بدەین کە بەردەوام من دوای ڕەمەزان لە عیبادەت هەموومان دڵمان گەورە بێت. ئەوانەی ئەیلی مزگەوتن لە ساڵەکەدا ئەبێ دڵیان گەورەتر بێت لەوانەی کە دێت بۆ مزگەوت بەس لە ڕەمەزان. نەڵێن کاکە تۆ دەچەی بۆ ڕەمەزان، تۆ بەس عیبادەتی ڕەمەزانەکەی. تۆ توزانی تۆ لێرە بەم قسەیە جانە بۆ خۆت بکڕی، باش بۆ بکڕی. ئەزانن حەدیسەکەتان نەبیستە قەت وا مەڵێ دەیبا لە ڕەمەزان شادی هەر مبارەکە قەیسەکە ئەگەر نوێژی نەکردایە، ئەگەر خوای نەناسیایە، بۆ شتی خەڵک بەکەم بزانی، بۆ هەموو شتی چاک دەستخۆشی لێ بکەین. چەندێکم بێ ئێمە دەستخۆشی لێ بکەین هانی دەین، بژین دەستە خۆش بێ، ئیشە جوانە، پیرۆزە، مبارەکە. وەڵای خۆشحاڵ بوو لە مزگەوتا بینیتم، خۆشحاڵم ڕۆژوو دەبین، خۆشحاڵم ئەو کارە جوانە دەکەی، خۆشحاڵم ئەو کارە خراپە ناکەی. ئاوا تەژیری گەپیری بکەی لەسەر شتە جوانەکان، چاکەکان، باشەکان. ئەوەشی کە خراپەکە قسەی ناشرین وتەی ناشرین نەڵێ، هەڵەیەکی کردووە بە ئەسلوبێکی جوان پێی بڵێ، باش پێی بڵێ. ئەمە گرنگە لە ئیسلامدا ئەمە وتراوە. خۆشەویستان، ساڵی ترمانەوەیە یەکێ لە صیفاتی پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەیە کە ڕۆژویان لە کاتی خۆیان شکاندووە و خواردنی پاشێو زۆر دوونیان کردووە لە کاتی خۆیان، و سێهەمیانش دوعایان کردووە، دوعایەکیان کردووە لە کاتی کە ئێوارەدا کە کاتکە ڕۆژوو دەشتێت. ئەو کاتە زۆر موسڵمانەکە با هەموو مزگەوتەکانمان ماڵمان 5 دەقەی ما بڵان ئەیتر تۆ ڕەئیس عایلەی ماڵی بڵێ کوڕەکان و کچەکان ژنەکە با هەموومان بە یەک دوعا هەتا بابنەوە. ئەوە زۆر ئەو کاتە ئەزانی چییە؟ پێغەمبەری خوا فەرمووی بەینی تۆ و خوا پەردە نییە. پەردە نییە. ئەم حەدیسە زۆر گەورەیە. پەردە نییە معنی چییە؟ یعنی موسا چوە خزمەتی خوا بەینی موسا عەلەیهی سەلام و پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم و پێغەمبەران کاتێک قسەیان کرد بەینی پێغەمبەران و خوا پەردە نەبوو. گەیتە چی مەقامێ حەج نییە لە بەینی تۆوە، بۆ دەبە دەقەیەکەی ئەوەی ما ئەوەی نەما ئەوە خەریک ئەمە مەبە. 5 دەقەی ما بەتایبەتی لە ماڵە، بەتایبەتی لە مزگەوتە یەکێ بۆ خوا لەسەر فترەکە و لە مسڵمانەکان 5 دەقەی ماوە ڕەحمەتی خواتان لێ بێبان 5 دەقە هەموومان بۆ خۆمان دوعا بکەین هەر کەسێ بۆ چنێ بەرێ. ئەمە بکەنە یاسایەک بۆ کۆتایی ئیماندارانی خەسووی. کۆتاییش هەر کەسێ ئەتوانێت بچێ بۆ عومرە لە مانابات، هەر کەسێ ئەتوانێت بچێ بۆ عومرە با لە ماناچ. بۆ پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی العومرەةُ فی ڕەمەضان تعدل حجه حجة. وكان كسر شبه رمضان لا شبه عمره لا رمضان وقت أول شهور. في غمر إخوة عليه الصلاة والسلام حال كسر لعمره إلى رمضان شبه عمره وقت أول لقل منا شبه حج. خير يوم لقل منا هل كبير أكيد وأنا هي أتواني عمرك بخير رمضان بركة. فيورا عمره لو كسانا قبول كلا رمضان شو عبادة زي وقبول كا فيورا